طبعا ئەمەی کە ئێستا لەگەڵ یا دەڕۆین خەتەرترین ڕووداوە کە لە ئەوروپا ڕوودەدا. بەس ئەم ڕووداوە ڕووداوی واقعی نیە، ڕووداوێکی فکریە. ئەمەی کە دیکارت باسی دەکا بەوەی ئەوەی کە ئەو ڕووداوەی کە لە دیکارتا ڕوودەدا ئاراستەی زانست بە یەکجاری دەگۆڕێت. ڕووداوەکەش ئەمەیە، ئەم شتە سادەیە کە زۆر سادەیە، بەڵام لە عینی کاتا چەند سادەیە ئەوە ناس ینی سەخت و قورسە. وانەکەی پێشوو قسەمان لەسەرەوە کرد کە لە بینی دوو بۆچوونە گفتوگۆ هەیە. بۆچوونێکیان پێی وایە عەقڵی مرۆیی شتێکە تەنە مەخزنێکە، شتەکانی تیا خەزم دەکرێت و ئەو کەسە دواتر بەکاریان دێنێتەوە. و بە شوێنە ما ڕۆشتی نەگەرەمە وابێ چی دەبێت؟ یانی ئایا ینی ئەوەی کە لە واقعا هەیە، لە واقعی کولتوری و نەریتی کۆمەلگاکانە هەیە، هەر خۆی فعلەن ڕێگرە لە بەردەمەوەی ئێمە وا بیر بکەینەوە کە عەقڵی ئینسان لاپەڕەیەکی سپیە و ئەوەی تیا تۆمار دەکرێت و جیل لە دوای جیل دووباتی دەکەنەوە. چونکە ئەم دووبات بوونەوەیە ئێمە گەل لە عادەت و نەریتی ئاژەڵەکانە ببینین، ئەوە لە هی مرۆڤ نایبینین. و بۆی ئەوەشەوە کە نایبینین دووپات ببێتەوە، ئەوە ڕەت دەکاتەوە کە لاپەڕەیەکی سپی بێت و ئەم دووپات بوونەوەی ڕووبدا. و لام و نەریتەکان ئەم گۆڕانە دەبینین لە زمانە، ئەو زمانەی کە بەر لە 2000 ساڵ هەبووە، ئەو زمانانە ئەم زمانانە نین کە ئێستا. و ئەو زمانەش کە وەک خۆی دەمێنێتەوە فعلەن ئیتر تەحەول دەکات، تەحەجور دەکات، دەبێت بە زمانێک کە مردووە. و باسی وەشمان کرد مەیل بۆ پاراستنی نەریت زۆر زۆرە لە ناو مرۆڤەکانە، بەڵام لەگەڵ ئەوەشا مەیلێکی زۆر بۆ پاراستنی نەریتەیە، نەریتەکانەیە کە چی نەریتەکان هەر دەگۆڕن. ئێستا پسمۆن دەیەوێت یاری بکات، دەیەوێت بڵێ من لەگەڵی شتام و لەگەڵی شانیم. ئەوەی ئەو دەڵێ دەبێ ئەمە چی بکەین؟ بە یەکجاری ئەوەی کە لەسەر لاپەڕەسپیەکە نووسراوە بۆ یەک جاریش بێت دەبێ ئەمە لابین بۆەوەی عەقڵ نەخشەکەی خۆی بە پێی نەخشەکەی خۆی دەست بەکارەکەی خۆی بکات. پسمۆن دەڵێ بە دڵنیاییەوە ئەوە کارە باشترە ئەگەر بکرێت بە ئاسانی بەکار بهێنرێت. یعنی ژیری عەقڵ کە دێت ئەو کارە دەکا، ئەگەر وەک کارێک کە بێت ئەمە بکات، ئەوە شتێکی باشە. ئەڵێ بەڵام تۆ بێ ئاگانیت لەوەی ئەو بۆچوونانەی کە یەکەم جار وەرمانگرتوون لە خەیاڵگەماندا بە ڕێگایەک نەخشبوون تەناویستمان بۆ سڕینەوەیان بەس نییە. یعنی لێرە پێداگری دەکا لەسەرەوەی ئەو بۆچوونانەی کە نەخشکراون لەسەر لاپەڕەسپیەکە لە ڕاستیا سڕینەوەیان ئاسان نییە. و ئەو لە پشت ئەمەوە ئەوە هەیە کە ئەمانە ناسڕێنەوە، ئیتر تۆ بۆ خۆت ماندوو دەکەیت. یعنی دەیەوێت ئەمە بڵێ، بەڵام چییە مجامەلەی کێ دەکا؟ مجامەلەی ئیدۆ کەس دەکا، دەڵێ لەوانەیە ئەوەی بدەیڵی ڕێی تێ بچێت. هەڵە بەلایانی کەمەوە ئەگەر بەکاریش نێن ڕێوە هەندێک هۆکاری پێکەوە گرێدا و دەبینینەوە. یعنی شتەکەی ئاوا تۆزێ ئاڵۆز و هەست دەکەی قسەکردنێکی تۆزێ شێواوە. یعنی هەڵێ هەر باشە ئەگەر واژ نەبێ خۆ هەندێک هۆکار بۆ ئەوە لەوانەیە بگەین بە هەندێک هۆکار کە مربوطن بەم مەوزوعەوە ئەوانە بدۆزینەوە ئەگەر بێت و ئەو عەقڵ ئەو وێنەش نەسرێتەوە. یعنی ئەگەر ئەو ئیشەی پێ نەکرێت. بزانین دۆ کەس چی دەڵێ. ئەڵێ هەندێک لە هۆکارانش لێرەدان و حەز دەکەم بۆتان باس بکەم، حەز دەکەم بۆ تۆیان باس بکەم، گەر ویستت ئەوە هەندێک لە بەری ئەم گفتوگۆیە دەشنیتەوە. یعنی ئەمە بە ئەپسمۆن دەڵێ ئەپسمۆن ئەگەر هاتوو هەندێک هۆکار هەیە، من ئەو هۆکارانە لێرا باس دەکەم، ئەگەر تۆ ئەم هۆکارانە بۆ دانەی کە
پێویستە ئەوە لەبەری ئەم گفتوگۆیە دەشتیتەوە لە بەروبوومی ئەم گفتوگۆیە سوودمەند دەبی کە دەکەیت. ئێستا پێویستم بەوەیە ئاگات لای من بێت و وازم لێبێنی تا لەگەڵ پۆلندەر کەمێ گفتوگۆ بکەم. بەڵام لەگەڵ پۆلندەر کام گفتوگۆ دەکات چ گفتوگۆیەک بۆ ئەوەی ئەو زانینانەی تا ئەمڕۆ بەدەستهێناوە هەموویان وێران کەم بیان ڕوخێن. ئەڵێ من ئێستا دەکەومە ناو گفتوگۆیەکەوە لەگەڵ پۆلندەرەوەیە کە نەخوێنەوارەکەیە باوا ناوی لێبنی دەیەوێ بە ئپسۆن بڵێ ببینە ئێستا من چۆن لەگەڵ پۆلندەرە دەکەومە قسەکردن و ئەو زانینە پێشینانەی کە هەیەی و پێی دراوە من هەموویان وێران دەکەم و هەمویان دەڕوخێنم. بەچی دەیان ڕوخێنێت؟ ئەڵێ لەبەر ئەوەی ئەم زانینانە بەس نین بۆ ئەوەی ڕازی بکەن بۆیە لە ڕاستیدا ناکرێت خراپ نەبن. یعنی ئەم زانینانەی ئەمە لێرەوەی تر بەرەبەرەوە ئەوە دەڕوا ئێمە کۆمەڵێ فکرەی هەڵەمان لایە لەبەر ئەوەی فکرە ڕاستەکانمان نییە لەبارەی ئەو شتەوە بەم هەڵانە ڕازین بەم فکراڵانە ڕازین دێتەنەوە ئەم بابەتەوە کە چۆن دەبێ ئێمە بەمە ڕازی نەبین بۆچی چونکە ئەم فکرە هەڵانە پاساوی ئەوەی ینی وەکو بڵێ ئەوەی کە فکرە ڕاستەکانیان نییە با ئێمە دەست بەمانەوە بگرین هەر باشە لە ڕاستیە ئەو دەڵێ دەستگرتن بەمانەوە خراپە. فعلەن لە خۆشیە خراپە تۆ هەڵا هەرگیز فکری هەڵا و بیرۆکەی هەڵا شتێکی باشی لێ ناکەوێتەوە بیرۆکەی هەڵا شتێکی وامی لێ دەکەوێتەوە. بەس تۆ بڵێ لەبەر ئەوەی من بیرۆکە ڕاستەکەم لانیە ئەی هەر دەبێ بیرۆکەیەکە بێ من بیرۆکە هەڵەکەم قبولە ئەل لێرا تۆ خراپە بەرامبەر بە خۆت دەکەیت یعنی ئەمانە شتانێکی خراپن کە تۆ دەکەیت و ئەوە پاساو نییە بۆ ئەوەی کە ئەمانە خراپ نەبن کاتێک کە ئێمە هیچمان دەست ناکەوێت هەر ئەمە هەیە مادام هەر ئەمە هەیە ئیتر هیچمان دەست ناکەوێت کەواتە باشە ئەمە بەکاربێنین و کارێکی باش دەکەین ئەگەر ڕازی بین بەوەی کە ئەمەی هەڵە و خراپە بەکاری بێنین. لەوە نیە ئێمە خۆمان دەڵێن لە هیچ باشترە ئەوەی کە لە هیچ باشترە و ئێمە پێی ڕازین لە هیچ باشترە خراپەکە لێرایە یعنی دیکار دەیە بڵێ هیچەکە باشترە لەوەی کە لە هیچ ئەڵێن باشترە خۆی هیچەکە باشترە لەوە یعنی بۆ نمونە تۆ شتێکی ڕاستەقینە هەیە شتەکە دەست ناکەوێت وێنەی شتەکە دەست دەکەوێت وێنەی شتەکە چی نییە شتەکە نییە وێنەی شتەکە وەهمی شتەکەوێت و تۆ بێیت مامەڵە لەگەڵ وێنەی شتەکە بکەی وەکو شتەکە کارێکی باش دەکەیت یعنی کارێکی باش ناکەیت چونکە ئەمەی کە وێنەی شتەکەیە ئەو شتانەی لەگەڵان ناکرێت کە تۆ لەگەڵ شتە ئەستێکا دەکەیت وە کاتێک ئێمە ئەمەمان کرد دەکەوینە ناو چیەوە هەموو ژیانمان وەک وێنەکەی لێ دێ ساختە دەبێت یعنی کاتێک ئێمە ئەوەی کە ساختەیە دەیکەین کێشەکە ئەوە نییە ئەمە ساختەیە و کردومانە کێشەکە ئەوەیە کۆی ژیان و هەڵوێستەکانمان هەمووی دەبن هەڵوێستی ساختە بە زۆر جار لەناو خەڵکە ڕەسمی شتەکان وەردەگیرێت یعنی چی یعنی شتەکە خۆی لە خۆیان وەرناگیرە ڕسمەکەی وەردەگیرێ بۆچی چونکە مامەڵەکردن لەگەڵ یا ئاسانە بەڵام ئەم مامەڵەکردنەی کە تۆ لەگەڵ ڕسمەکە دەیکەیت حیج بەرەمێکی نییە شتێکی نەزۆرە یعنی تەنها خۆم مەشغوڵکردنە یعنی وەکو وایە ئیشێک تۆ بەخەیاڵ ئیشەکە بکەی بەخەیاڵ بۆ نمونە خۆت مەشغوڵ بکەی بەخەیاڵ بەوە دەوڵەمەند بوویت و ئەم تەوەهمە شتێکی باش نییە یعنی ئەوە نییە بڵێ ئەمە لە هیچ باشترە یعنی ئەگەر دەی باشە من بەگەر بە خەیاڵیش ئەمە نەکەمەوە ئەمە نەکەمەی چی بکەم کە بە خەیاڵ ئەمە تۆم خەیاڵت مەشغوڵ بوو بیرت مەشغوڵ بوو بەمەوە و نەوەستای کە هیچ نەکەی حتمما ناتوانانی شتێک بکەی کە لە چی باشترە لەو وەمەی کە کتێ کەوتی باشترە تۆ لە ناو وەمەکە دەمێنیتەوە یعنی دەچیتە ناو ئەم وەمەوە وەڕازیت بە وەمەکە بۆچی دەڵێ مادام ڕاستیەکە نییە
و بە وامەکەوە بە سەرقاڵ بم هەر هیچ نەبێ بوونی ئەو شتە ڕاستە دەدا. ئەمە جۆرەکە لە خۆخەڵەتاندا و دیکارت پێی وایە ئەم خۆخەڵەتانە خۆی لە خۆیان ڕێگرە لە بەردەمەوەی کە تۆ بگەی بە ڕاستیەکە نەک لەبەرەوەی ڕاستیەکە نییە پێی ناگەی لەبەر ئەوەی تۆ ڕازیت بەوەی خۆت بخەڵەتێنی بۆیە دەرک بە ڕاستیەکە ناکەیت. واگەر ڕۆژێک لە ڕۆژان توانیت ڕازی نەبی بەوەی کە وەهمیە ئەو کاتە دەرگای ئەوەت لێ دەکرێتەوە کە ڕاستەقینێ. یعنی مەرجی ئەوەی خۆنیشاندانی ئەوەی ڕاستەقینەیە ئەوەیە کە تۆ چی بکەیت ئەوەی وەهمیە پێ ڕازی نەبی و لەوەش نەترسی. یعنی بە واتایەکی تر تۆ مردنت پێ باشتر بێ لەوەی لە وەهمە بژیت. هیچت پێ باشتر بێ بۆ هیچت پێ باشتر بێ لەوەی کە شتێکت دەبێ ساختە بێت و فعلەن هیچ باشترە لەوەی کە ساختەیە چونکە کە هیچ نەبوو یعنی ئەگەر هەیە بۆ گەیشتن بەوەی کە ڕاستە بەڵام کە تۆ لە ناو ساختەکە بووی لای خۆت وەکو ڕاستەکە مامەڵە لەگەڵ کرد ئەمە ئەوەی کە ڕاستە دەیپۆشێ. یعنی ئەوەی کە ڕاستە و هەیە و محاولەت بۆ نەکردووە بیرت دەباتەوە تۆ پێویستت پێی نامێنێت. بۆچی چونکە ئەمەی کە وەهمە وەکو ڕاستەکە مامەڵەی لەگەڵ دەکەی واتە خۆت قەناعەت پێهێناوە کاری ڕاستەکەت بۆ دەکەن. کە گەیشتیتە ئەمە کاری ڕاستەکەت بۆ دەکات بەرەبەرەوە بیر و باڕۆت لا دروست دەبێ کە دنیا وەشتەکان هەمووی وەمن بەڵام دەبێ ئێمە باوەڕ بە خۆمان بێنین ئەوەی کە وەهمە ڕاستە و لەناو وەهمەکە بەردەوام بین. ئەو کاتە مەیلی تۆ عشقی تۆ بۆ ڕاستی نامێنێ کۆتایی پێدێت و ئەوەی کە ڕاستە و ڕاستەقینەیە تۆ ئیتر دەتەوێت ئەوە ساخکەیتەوە بۆ بەرامبەرەکە دەگەل لە شوێنەکە ئەوە ئاشکرا بوو کە تۆ دانە بەوە نابیرت کردەوە کە ئەمەی تۆ وەکو ڕاستەقینە مامەڵەی لەگەڵ دەکەی ساختەیە ئەو یەکسەر دێتە ئەو شوێنە دەڵێ ئەسڵەن شتێکی ڕاستەقینە وجودی نییە. یانی چی من بۆچی خەریکی ئەم وەهمەم جگە لەم وەهمەیەکی تر نییە وە ژیان وەهمێکە و تەواو. لە کاتێکە ئەم وەهمەی کە تایەتی هەر خۆی دروستی کردووە یعنی شتێک نییە کە بە جەبری ئێمە تایەبی و ئەمە جۆرەکە لە هەڵاتن لەوەی کە ڕاستەقینەیە و خوگرتنە بەوەی کە وەهمیە و ئەوەش کە وەهمیە ئێمە خۆی پێوە دەگرین لە ڕاستیاهێنی نییە وەکو بڵێ نەمەسوولەتی تایە شتانێکی زۆر زۆر ئاسانە کە ڕۆژانەیە ئەمە دەتوانین بەبێ بیرکردنەوە و بەبێ هیچ شتێک دووپاتیان کەینەوە و لەگەڵیان نەخۆین. ئێستا وابزانەمان دێشت لەبارەیەوە ڕوونبوویەوە بۆچی هیچ لەوە باشترە کە پێمان وایە باشترە لە هیچ. بۆچی ئەوە باشە ئەگەر شتێکی ڕاستەقینە نەبێ نەکار نەتبێ هەر نەبێت ئەگەر هەر نەبێ شتێکی ساختت نەبێ باشترە لەوەی کە هەد بێت. یعنی ئەگەر ئەویش هەر نەبێ ئەوەت باشترە تۆ دەگەیتە حەقیقەتێک ئەوەی دیکارت ئەوەی کە دەڵێ من هەر دەڕۆم ئەگەر بشگەمە وەهم نەگەمە شتێکی یەقینی کە نەتوانم گومانی لێکەم خۆ دەگەمە ئەوەی کە ئەم هەموو گردونەی کە دامەزراوە هەمووی وەهم و درۆیە. یعنی تۆ دەگەیتە ڕاستێک لەو کاتەشا کە دەگەیتە ئەوەی کە وەهمە. ڕاستیەکە چییە؟ ڕاستیەکە ئەوەیە کە ئەم دەگەیت بەو زانینەی کە ئەمە وەهمە بەڵام کاتێک تۆ ئەم وەهمەت کرد بە ڕاستی لە خۆت ئەوە ناگەیت بەو زانینە. یعنی ئەگەر بگەی بەو زانینەش کە ئەمە وەهمە ئەوە زانینێکی چییە؟ ڕاستەقینەیە و ئەگەر گەیشتی بەمە یعنی چی؟ یعنی دەگەی بە شتێکە ڕاستەقینەیە مادام تۆ توانیت بگەیتە زانینێکی ڕاستەقینە و ئەمە ینی وەکو بڵێ مەجالیت یانە هەر ئەوەندە تۆ وشیار بیت ئیتر شتێک هەیە وایە. یعنی بۆ نمونە کاتێک عەقڵ
دەڕوات فەرزەن دیکار دەڵێ هەستەکانم تاقی کردەوە جێگەی گومان بوون چووکە سێر دەکەم شتەکانم لە دوورەوە بە بچووکی پیشان دەدەن و لە نزیکەوە بە گەورەی لە کاتێکا شتەکان خۆیان لە خۆیانە نە ئەو گەورەیان کە لە نزیکەوە فەرزەن گەورە دیارە ناو بچووکەشەکە یعنی حەجمی ڕاستەقینی خۆینی وە کۆمەڵێ بەڵگەی تر کە لەمانە تۆ دەڕۆی سێر دەکەی ئەمە وەهمە ئەمە جێگومانەوە هیچ شتێک نامێنێتەوە وە کاتێک کە تۆ بە شوێن حەقیقەتا دەگەڕێی لە عینی کاتا دەگەیتە ئەوەی هەرچی ئەوەی کە هەیە لێت کۆڵیوەتەوە هەر هەمووی ساختەیە وەهمە تۆ دەگەی بەچی دەگەی بە حەقیقەت دەگەی بە زانینێکی ڕاستەقینە لەبارەی چیەوە لەبارەی ئەوە کە ئەمەی کە هەیە وەمە ینی ئەمەی کە وەمە وەک ئەوەی کە هەیە چی دەکەی دەیبینیت ئەی لەکوێ پۆشینی ئەم ڕاستی هەیە لەویا پۆشینی ئەو ڕاستی هەیە ئەمەی کە وەهمە بە هەر بیان و یەک و مەسلحەتێکە بێ تۆ بەچی بزانیت وەک ڕاستەقینەی بزانیت بەس کاتێ من گەیشتمە ئەمەی کە وەهمە یعنی چی یعنی من شتێکم ناسیوە ئەگەر کۆی گردوونیش بێ گەیشتم بە ڕاستیەکەی کە وەمە ینی وەک ئەوەی کە هەیە ناسیومە دەی ئەمەی کە وەک ئەوەی ناسیوە وەهمە ممکن نییە خۆی بەشێک بێ لە وەهمەکە یعنی چی یعنی شوێنێکەیە منتیقەیەکەیە وەهم نییە ئەویش کوێیە چونکە ئەگەر ئەمە لە ناو وەهمەکە بێ ناتوانێت ئەو دەرکەی هەبێ ئەو وەهمە یعنی ئەگەر بێت و من شتێکی وەهمی بم خۆم وە لە ناو دنیایەکی وەهمیا بم ممکن نییە من کە وەهمم بتوانم بگەم بەوەی کە ئەمەی من تایە هەم وەهمە چونکە ئەوەی کە وام لێ دەکا من بگەم بەوەی ئەمەی من تایە هەم وەهمە شتێکی ڕاستەقینە نازانم ڕۆشنە یعنی ممکن نییە کاتێ من زانیم ئەم شتە وەهمە و وەکو خۆی دەرکم پێکرد ئەمەی ئەم دەرک پێکردنی ئەمەی کە ئەمە دەکا ڕاستەقینە نەبێت چونکە ئەمەی ڕاستەقینەیە دەتوانێت دەرک بە وەهمەکە بکات ئەوەنە لە ناو وەهمە ئەوەی وەهمیە دەرک بەچی ناکە بە وەهمی بوونی نەشتەکان دەکات نەخۆشی دەکات بەڵام کاتێ من دەرکم تەنانەت بە وەهمی بوونی جەستەشم کرد یعنی چی یعنی شتێکەیە لە دەرەوەی جەستەمەوە کە وەهم نییە بۆچی چونکە توانی دەرک بەمە بکا کە ئەمە وەهم یعنی ڕاستیەکە بزانێت ئەمە تەمان زانینی ڕاستی شتێکە کە خۆی چی نییە کە خۆی ڕاز نییە بەڵام زانینی ئەم ڕاستە بەوەی کە ئەوە ڕاز نییە ئەنی ئەم زانینە ڕاستە چیە خۆی زانینێکی ڕاستە کاتی ئەمە زانینمان بە شتێک هەیە وەهمە وە شتەکە وەهمە ئەم زانینە وەهمیە ئەی زانینی وەهمی چییە زانینی وەهمی ئەوەیە ئێمە ئەم شتە هەیە ڕاستە بە وەهمی دەزانین یا وەهمە بە ڕاستی دەزانین بەڵام کاتێ ئێمە ئەم شتە وەهمە بە وەمان زانی هەروەکەوە وایە ئەم شتە ڕاستە بە ڕاستی بزانین یعنی زانینەکەمان چییە زانینێکە لە دەرەوەی وەهمایە کەواتە شتێک لە دەرەوەی چی هەیە لە دەرەوەی ئەوەی کە وەهمە هەیە زانینێک لە دەرەوەی ئەوەی کە وەهمە ئەوەی کە هەمووی وەهمە هەیە یعنی چی یعنی شتێکی ترێ جگەلەوەی کە وەهمە ئێستا وابزانم زۆر وازە حەوانە جا ئەو مجازەفە دیکارتیە هێز لەماوە وەردەگرێت یعنی دیکارت کە دەڵێ من ئەوە ئیتر شتەکان جەستەشم بۆم دەرکەوت هی ئەوە نییە کە پشتی پێ بەستم بەڵام هەر دەبێ لە تێڕامانەکان ما بڕۆم ئەگەر هات و بژگەم ئەگەر لە ڕۆشنەکەشمان نەگەم بە شتێکی یەقینی ئەوە خۆ دەگەم بەوەی ئەوەی کە هەموو هەیە وەهمە
يعني چی يعني من هەر دەڕۆم ئەگەر بزانم هەموو ئەوەی کەتیایە هەموو بۆچی چووکەم بێدار دەمەوە من بەناو وامەکانە دەڕۆم و ئاشکایان دەکەم کەوا من چونکە ئەمە فعلەن من دەخاتە دۆخی بێداریەوە و دۆخی بێداری خۆی چی نییە خۆی وجود نییە لە ناوامەکە يعني بە هەر ڕێگایەکە تۆ بڕۆی فعلەن ئەو ڕۆشناییە هەیە يعني ناتوانی وەکو بڵێ دەریکەی يعني ناکرێت تۆ بزانی لە ناو ژیانەکەی وەهمە ئەگەر شتێکی ڕاستەقینە ئەم زانینە يعني ئەو زانینەی کە تۆتە بەو شتە شتێکی ڕاستەقینە نەبێ يعني ئەگەر شتێکی ڕاستەقینە نەبێ ممکن نییە شتێکە بێ بەناوی وەهم يعني وەهم خۆی وجودی مربوطە بە چیەوە بە شتێکی ڕاستەقینەوە ئادەی تەسەووری شتێکی وەمین بۆ بکەن بەبێ ڕاستەقینەکەی دەکرێت مۆبایلێکی ساختە هەبێ ئەگەر ئەمە نەبێت يعني ممكن نییە وەهمەکە هەبێت ڕاستەقینەکەی يعني ممكن نییە لەبەرەوە بە هەر لایەکات دەڕۆی کاتێ دەڵێ ئەمە وەهمە یا نابێ بڵێ وەهمە یا نابێ بگەی بەزانینی ئەوەی کە وەهمە نەگەی بەزانینەکە ئەگەر نەگەی بەزانینی ئەوەی کە وەهمە ئەوە فعلەن هیچ شتێکت نییە کە ڕاستەقینە بێت و نازانی ئەو کاتە ڕاستەقینە وەهم چییە یعنی شتێک نییە بە ناوی ئەوەی کە من وشاریم بەوە هەبێ شتێک ڕاستەقینەیە شتێک وەهمە ڕاستەقینە و وەهم لازم و مەلزومن وجودیان یانێ ڕەبتە بە یەکەوە ببورن ئەوەی وەهمیە طبعا هینە پابەندە بەوەی کە ڕاستەقینەیە یعنی ئەگەر ئەوەی ڕاستەقینەیە نەبێ ئەوەی وەهمیە نییە نەک ئەوەی کە وەهمیە نەبێ ئەوەی ڕاستەقینە نییە یعنی پابەندبوونەکە بە یەک ئاراستەیە بە پێچوانە ناکرێتەوە یەک ئاراستەیە جا لێرەوە کاتی ئەمە بە شوێن ئەمە دەڕۆین و ئاوا بیر دەکەینەوە ئەو کاتە فعلەن بێری ئەوە دەکەین بڕۆین بێری ئەوە دەکەین یعنی عەقڵ بێریەکی سەیری تایە خۆی لە خۆیان بێریکی سەیری سقەیەکی زۆری بەخۆی هەیە و مستحقیە و متمانەیە کە بەخۆشی هەیە چونکە فعلەن تۆ ئاواوە دەڕۆی ئیلا ئەو شتە وایە ینی ناتوانانی لە ڕووی بە عەقڵ بیری لێ دەکەیتەوە ئیتر هین نییە مەجالیتیانە بە ناچاری ئەو شەوایە یعنی بە زەڕورەتەوە وا دەبێت کەواتە ئێمە ئەگەر بچین بەناو شتەکانیشە هەمووشیان هەر وەهم بن و بگەین بەوەی کە هەموو ئەمانە وەهمن هەرچی هەیە هەر شتێک هەیە وەهمیە بەڵگە بۆ ئەمە چییە؟ بەڵگە بۆەوە ئەوەی ئەو زانینە وەهم نییە کە ئەمەی پێدەزانینە ئەو شتە وەهمە ئەی ئەگەر ئەم زانینە هەبێ ئەگەر تەنها ئەم زانینەشە بێ ڕاستەقینە بێ یانی چی؟ یانی دەکرێت دنیایەکی ڕاستەقینە هەبێت دەکرێت شتە ڕاستەقینەکانیش هەبن ئەمە دەبێت ئەو خاڵی کە تۆ دەست دەکەی بە دروستکردنەوەی بیناکە و دروستکردنەوەی وێنەکە یانی تۆ دەبێت بگەیتە دوایەوەی کە لاپەڕەکە پاک کرایەوە ئیتر چی دەکرێت ئەو خاڵە دادەندێ کە وێنەکەی لێوە دەست پێ دەکات و ئەو خاڵی کە وێنەکەی لێوە دەست پێ دەکات تەبەن کۆجی دوێت تەبەن ئەم بە ڕێگایەکی تر ئێمە گەیشتین بە ڕێگایەکی جیاواز لە ڕێگاکەی دیکارت ئێمە گەیشتین بە شتێکی ڕاستەقینە دیکارت تەبەنەمە باز ناکاکەم لە ڕێگەی ئەمەوە باز لەوە ناگات بەوەی کە شتێک گەیە بە زەرورەت ڕاستەقینەیە ینی ناکرێت ڕاستەقینە نەوێت ئەو بە ڕێگایەکی تر دەگاتە ئەوەی کە من لەبەر ئەوەی گومان دەکا ناکرێت خۆی گومان لە خۆی بکاتەوە کەواتە من ئەوەیە کە گومان هەڵ ناگرێت بەس ئەمەی کە باسمان کرد ڕێگایەکی تر بوو ئەس دەکەم بە وردیش لەگەڵیان ڕۆشتین و توانیمان تەحدیدی کەین کە فعلەن شتێک گەیە ڕاستەقینەیە بەڵام دوای چی دوای ئەوەی کە ڕازی بووین ئەوەی وەهمیە بە وامی بزانین قبولی کەین وەهمە یعنی ئەوەی کە وەهمە وەک وام قبولی کەین کە وەک وام قبولت کرد یانی چی یعنی وەک ڕاستەقینە مامەڵەی لەگەڵ ناکەی ئەوەی کە شتێک دەزانێت وەهمیە وەک ڕاستەقینە مامەڵەی لەگەڵ دەکا یانی چی یعنی وەکو وام قبولی نەکردووە وەکو وام پێ رازی نییە بۆیە دەیەوێ وەک ڕاستەقینە مامەڵەی لەگەڵ وەکو وام پێ رازی ینی پێ رازی نییە وام بێ وەکو کەسێکی
عاشق بە کەسێک کە دواتر هەست دەکا ئەو کەسەی ئەوەی لە خەیاڵیا هەیە ئەو نییە ئەم هەموو شتەی کە ئەو بەسەر یادێ بۆ ئەو نییە بەڵام لە عینی کاتە هەرچی بکە هەر بیەوێ ئەو وا دابنێ ئەوە یعنی لەناو ئەم مینا بمێنێتەوە هەر بەوی دابنێ ئەمە یانی چی یانی قبولی ئەوەی نەکردووە ئەوەی کە ئەم کەسە کە ئەوە نییە ئەمی تووشی ئەم عشقە کردووە ڕازی بێ بەوەی کە ئەمە ئەو نییە مادام وەک ئەو هەر مامەڵەی لەگەڵ کرد یانی چی یانی ڕازی نییە بەوەی کە ئەوە ئاوا بێ کە هەیە بەس کە تۆ ڕازی بووی بەوەی ئەمەی کە وەهمە وەهمە ڕازی بوو یانی چی یانی ئیتر وەک ڕاستەقینە مامەڵەی لەگەڵ ناکرد کە گەیشتیتە ئەمە ڕازی بووی بەوەی هەموو ئەوەی کە هەیە وەهمە دەگەی بەچی دەگەی بەوەی بەو خاڵەی کە ڕاستەقینەیە کە گەیشتی بەو خاڵەی کە ڕاستەقینەیە لەم خاڵەوە هەموو شتێک یانی ئەمە وەکو ئاماژەیەک وایە بۆ جیهانێک کە ئەوای تایەتی ڕاستەقینەیە یعنی خاڵە بچووکەکەیتر ئەوە ئاماژە بچووکەکەی تۆیە وە دیکار دەگاتە ئەم ئاماژە بچووکە بەس لە ڕێگەی چی و لە ڕێگەی منەوە مادام من ناتوانێت ئەوەی کە گومان دەکا ناتوانێت گومان لە خۆی بکە ئەوەی کە گومان دەکا ناتوانێت گومانەکە ڕاستی خۆی بکاتەوە کەواتە ئەوەیە کە گومان هەڵناگرێ یەقینیە ئەو لە ڕێگەی ئەمەوە حجەتەوە دەگا بە خاڵە ڕاستەقینەکە ئێستا بابینەوە سەر تێکستەکە دوایەوەی کە دەڵێ بۆیە لە ڕاستیدا ناکرێ خراپ نەبن ینی ئەو بۆ چوونانی کە وەهمین و ئێمە ئەگەر پێیان ڕازی بین بۆیەوەی کە پێیان ڕازین و دەڵێن هیچی تر نییە ئەمە یانیەوە ناکە خراپ نین فعلەن ئەم وەهمە ڕێگرێ لە بەردەمەوەی بە وەهم نەزانینی ئەوەی ڕازی نەبوون بەوەی کە ئەوە وەهمە ڕێگرە گەورەکەی لە بەردەمەوەی تۆ بگەیتە ڕاستەقینە چونکە هەر ئەوەندەی وەک ئەوەی وەهمە بینیت وەک ئەوەی وەهمە و ڕازی بووی پێی یەکسەر تۆ گەیشتیتە چی گەیشتوتە ئەوەی ڕاستەقینەیە چونکە زانینێکی ڕاستەقینەت بۆ پەیدا بووە لەبارەی ئەوەی کەوە نازانم وازحە یعنی زۆر ورد دەبێت زۆر بە وردی بیری لێکەن ئەمەی کە وەهمە کە تۆ وەک ئەوەی کە وەهمە ڕازی بوویت وەک ئەوەی کە وەهمە بیزانیت یەکسەر چییە زانینێکی ڕاستەقینە پێیان دەبێت یعنی ڕاستەقینەیەک هەر بەمە لە دەرەوەی وەهمەکەەوە پێیان دەبێت و ئەمە دەبێتە ئەو خاڵەکە لێەوە بەرەو گیانی ڕاستەقینەکان دەڕێت ئەڵێ من بەراوردیان دەکەم بە باڵەخانەیە کە لە خراپی کە بە خراپی دروستکرابێت و ئەو فکرانە ئەڵێ من بەراوردیان دەکەم فکرە وەهمیەکان بەراورد دەکەم بەچی یا ئەو وێنەیە کە بە خراپی کێشراوە ئەڵێ بەمەی دادەنێم وەکو باڵەخانەیەکە کە بە خراپی دروستکرابێت و بچینەکانی وەک پێویست بەهێز نەبن من چارەسەرێکی باشتر لەوە نابینم کە بە تەواوەتی بیر و خێنم بۆ ئەوەی باڵەخانەیەکی نوێ دروست بکەم ناتوان باسی ئەفکارەکانە ئەڵێ ئەوە نیە دەڵێ من ئێستا ئەفکارەکانی پۆلندەر هەمویان وێران دەکەم ئەڵێ بۆچی چونکە من ئەگەر باڵەخانەیەکی کۆن هەبێت هیچ شتێک لەوە بە باشتر نازانم کە باڵەخانە کۆنەکەی کە هەموو پایەوشتەکانی هەمووی نە مادەکەی باشەنە شێوەکەی تەواوە هەمووی بڕ و خێنم و دەست بە بینایەکی تازە ئاڵێ لەمە چارەسەرێکی باشترم نییە چونکە من نامەوێ خۆم لە ناو ئەو کرێکارانەدا لە دەست بدەم کە هیچ بارەیەکیان نییە و هیچ کارێکیشیان نییە جگە لە چاکردنەوەی باڵەخانە کۆنەکە ئەوانە خەریکی پینە و پەڕۆن ئەڵێ من تااقەتی ئەوەم نییە خۆم بدەمە دەزەوان من وەکو بڵێ لە ناو ئەوانە بەهەدەر بڕۆم یانی چی یانی پینە و پڕۆکردنی ئەم وەهمانە بەڕاستی لە ڕاستیا بەهەدەردانە ینی تۆ تایە لەناو ئەمە زایع دەبی سەرنوگم دەبی نامێنی بەهەدەر دەچیت ئەگەر خەریکی ئەم پینۆ پەڕەکە ئەڵێ ئەوان بۆیە ئەم کارە دەکەن چونکە توانای دروستکردنی باڵەخانەیەکی نوێیان نییە نانی ئەگەر توانای دروستکردنی باڵەخانەیەکی نوێیان هەبوایە ئەوان باڵەخانە نوێەکەیان دروست دەکرد بۆیە
من نامەوێت تووشی و کرێکارانە زۆرە لە کرێکار زاوەمەوەسی لە کرێکاری میتافۆرە بەڵام پۆلێندەر کاتێک ئێمە خەریکی ڕوخانیە و باڵەخانەیە دەبین لامان کاتدا دەتوانین ئەو بنچینانە دابنێن کە پێویستە لە پرۆژە تازەکەماندا بەکاریان بێنین و دەشتوانین چاکترین کەرەستە کە بەهێزترینیانە بۆ جێگیرکردنی ئامادە بکەین لە کاتێک ئێمە کۆنەکەمان ڕوخاندی تر ئەو کاتە اختیارمان دەکەوێتەوە دەست چونکە بۆ نمونە تۆ باڵەخانەیەکی کۆن لا خش دروستکاوەیە لە فلانە اختیارت نییە ئەگەر بتێنەکەی پینۆپەڕۆیکەی اختیاری ئەوە نییە بنچینەکانی بگۆڕی بناغەکەی بگۆڕی نەخشەکەی بگۆڕی مادەکەی بگۆڕی ئەڵێ بەڵامی ترە و کاتە اختیار دەکەوێتەوە دەست خۆمان یعنی لە چاککردنەکەی تراوە بەستەیت ئازاد نی و اختیارت نییە تو دەبێ بەپی خۆی ئەوە چاکی بکەیتەوە ئەوانەی بۆ نمونە قەڵایەکی کۆنی وەک قەڵای هەولێر چاک دەکەنەوە محکومن بەچی محکومن بەوەی کە هەیە دەبێت بەپی ئەوە تەسەڕف بکەن ینی اختیاریان نییە ینی بە ناچاری هەر دەبێت ئەمە ئاوا لێکەن بۆەوەی قەڵاکە پینۆپەڕۆکە بەڵام کە تۆ ئەمەد لابرد ئەو کاتە اختیارت دەبێت کە باشترین مادە بنچینە دانەی بۆ بیرکردنەوەکانت و دوایەوە لەسەر ئەو بنچینەیەشی بکەیت بەرەبەرە سەرکەی بۆ زانستەکانی تر و ئەوانەی کە هەن ئەڵێ بۆی ئەم کارە ببورن بەڵام بەو مەرجەی ڕازی بیت ئەڵێ لە پرۆژە تازەکەماندا بەکاریان بێنین و دەشتوانین چاکترین کەرەستە کە بەهێزترین یانە بۆ جێگیرکردنی ئامادە بکەین بەڵام بەو مەرجای ڕازی بیت پێکەوە ئەو ڕاستیانەی کە باوەڕ پێکراوترینی هەموو ئەو ڕاستیانن کە مرۆڤ دەتوانێت بیانزانێت تاقی بکەینەوە یعنی چی؟ یعنی دەبێت پۆلندەر بۆەوەی من بیرکردنەوەکانت دەم و وێران کەم و بیان ڕوخێنمەوانێک کە وەرزگرتوون دەبێت ڕازیبی بەوەی ئەوەی کە لە لای تۆ بەڕاستترین و گومان هەڵنەگرترینە وا دەزانی وایە دەبێت بیخێنە ناو تاقیکردنەوە بزانین وایە یانە کێت دەڵێت تۆ وا نازانی کە ئەمە ڕاستەقینەیە لەبەر ئەوە دەبێت لەوانەی کە تۆ پێت وایە یەقینین ئەمانە و ممکن نییە گومانی هەڵک بگرن و گومانی تیابێ دەبێت ئەلەوانەوە دەست پێ بکەین دەست بە تاقیکردنەوە ئەوانە بکەین ئەی ئەوانە چی؟ چ شتێک لای ئێمە لە هەموو شتێک هەز دەکەی یەقینی و ڕاسترا وامینە ئەو شتانەی کە باستەکان هەستی پێ دەکەین ئێستا من ئەم کۆمپیوتەرەی لە بەردەم مایە باستەکانم هەستی پێ دەکەم ئەمە لەلام ئەگەر ئەستەکیانی بیکەمەوە ڕاستترین شتە یانی ئەمە ڕاستە هەرچی لەوەی کە واقعیە دەرچی ئەمە واقعی بە چی دەزانین ئەوەی واقعیە بەڕاستی دەزانین بە فکرە عامەکە ئەوەی کە بیرکردنەوەی عام هەر لەبەرەوەی کاتێ ئینسان ینی دوور دەکەوێتەوە لە واقع بەچی دەزانین بە کەسێکی خەیاڵی و خەریکی کۆمەلە تەوەهمات و شتی بەهێنا بۆچی چونکە لە واقع و ڕاستیەکان دوور کەوتوێتەوە ڕاستیەکان چین ئەوانن کە ئێمە هەستیان پێ دەکەین پۆلندەر ئەڵێ ئایا کەسێک گەیە گومانی لەوە هەبێ کە شتە ئەستەکیەکان لە ناو شتەکانی تردا لە هەمویان زیاتر گومان هەڵنەگرن یعنی یەقینی کەسێ بتوانین کاری ئێمە بکە کە ئەو شتانەی باستەکان ئەم کورسەی کە لێرا هەیە ئەو شتانەی کە ئێمە هەستی پێ دەکەین لەم کتێبخانە کەسێ بتوانێت گومان لەوە بکە کە هیچ شتێکی تر هەیە لەمە یەقینی تر بێت یعنی چی ینی کەسێ بتوانێت لەمە یەقینی ترمان پێ بڵێ یعنی یەقینی ترینی شتەکان ئەو شتانن کە ئێمە باستەکان هەستیان پێ دەکەین بەڵام بۆ من ئەوە جێی سەرسوورمانێکی زۆرە ئەگەر یەکێک لەو شتانم بەڕوونی بۆ دەرکەوێت کە لەبارەیانەوە دەڵێن خوددا یا دەروون خوددا یا دەروون سەرچاوەکەیت یعنی ئەو شتانەی کە مادینی من سرم سوور دەمێنێ ئەگەر کەسێک بتوانێت بە ڕۆشنی بۆم باس کات شتێکی شتانێکی ڕۆشن بن وەکو ئەو شتانەی کە دەڵێن سەرچاوەکەیان لە خوا و لە عەقڵی ئینسانەوە ئەڵێ کێ دەتوانێت یعنی ئەمە وەکو بڵێ بە کەس ناتوانێت ئەمانە ڕوون کاتەوە بەڵام ئەوەی کە هەستەکیە ڕوونە وازحە هی ئەوە نییە گومانی لێکەین کەواتە ئەو شتێک کە دەبێ یەکەم جار تاقی بکرێتەوە و ئەوەی کە لە لای
ئێمە ڕاستە بەر لەوەی بەو ڕێگادی کارتیا بڕۆین چییە؟ شتە هەستێکیەکان. بۆچی؟ چونکە شتە هەستێکیەکان لای ئێمە لە ژیانمانە و فعلەن دەڵێن عادەت خوا ئەو شتە من بەڕاستی عادەت نیشانم دا، یعنی بینین بەچی دەزانین؟ بەوە دەزانین ئەگەر ئەو شتەم بینیەوە ئیتر ئەوە ڕاستە خۆیەتی و اعتماد دەخینە سەر هەستەکە. شتێک کە فەرەزەن پێمان دەدێ دەڵێ ئەم شتە ئاوایە لەمسی دەکەین ئەڵێ عادەت بزانم وایە و ئێمە زۆر جار بە چاو تەماشای چوینەتە بازار تەماشای شتەکانمان کردووە لەمسمان کردوون بۆ ئەوەی بزانین ئەوە خۆیەتی. کەواتە ئەوەی بەلەمس و بە هەستەکان ئێمە دەرکی دەکەین بەچی دەزانین؟ بە ڕاستەقینەی دەزانین. هەست دەکەین ئەمە گومانیتیانی و ئەمە گومان هەڵ ناگرێ، ئەمە ڕێک ئەوەیە. بەڵام لە عینی کاتا زۆر جاریش دەزانن لەگەڵ ئەوەشا ئێوە ببینین ئەمەتان بینیوە و لەویا زانیوتانە ئەوە شتە ڕاستەکەی و کەچی بردووتانەتەوە ماڵێ دواتر بۆتان دەرکەوتووە ئەوەی کە هێناوتانەتەوە و بە چاوتان شایەتی داوە ڕاستەقینەکەیە چی نییە؟ ڕاستەقینەکەی نۆ سەختەیە. اینجا دەڵێ چی؟ دەڵێ من خەڵەتێنرام. کێ تۆی خەڵەتان؟ خاوەن دوکانەکە. ناڵێ چاوم خەڵەتان ئەڵێ خاوەن دوکانەکە خەڵەتان سحرم، ئەڵێ سحرم لێکراوە. کۆمەڵە شت دەڵێ ئەی کەواتە ئەگەر وابێ ئەی من چۆن سیقە بە چاوێ بکەم کە سحری لێ دەکرێ بە ئاسانی؟ یعنی ئەگەر بێت و ئەوەی کە هەیە ڕاستەقینەکەش بێ پیشانم بدا لەمەوە کێشەکە نییە. لەوێەوە کێشەکەیە کە سحری لێ دەکرێت جارێ بە ڕاستەقینە پیشانم نەدا. ئەگەر جارێ بە ڕاستەقینە پیشانی نەدام کێ دەڵێ ژیانی من لەسەر شتێک وەستاوە کە ڕاستەقینەیە و بەڵام چاوم لەو کاتا نام خەڵەتێنێ و من لە جیاتی بۆ نمونە دەرمانێک ژەهرێک ناخۆم. کەواتە ئێوەی ئێمە باوەڕمان وایە ڕاستەقینەکە دەتوانین بگەین بە ڕاستەقینەکان و ئەو شتانێک کە هەستەکان ماناستی پێ دەکەن ڕاستەقینەکانن. کەواتە ئەمە چییە؟ ئەمە جێگەی گومانە. ئەسا ڕۆشنە هەستەکان چۆن کێشەکە لەکوێ؟ بابزانی دۆکستی دەڵێ ئەوە پۆلێندەر دەڵێ حتمما کەس نییە بتوانێت بڵێ لە شتە هەستێکیەکان شتی یەقینی تر هەیە، بەڵام من گومانم هەیە کەسێک بتوانێت شتێکی جگە لە شتە هەستێکیەکانم بەڕوونی بۆ باس کات. یعنی ئەوەی عەقلیە ئەوە شتێکی ڕوون نییە و کەس ناتوانێت باسی ڕوونی کاتەوە. تەمان دیکار لە بەڵگەکاریەکانیە لە کتێبی تەئەمولات دەگاتە ئەوەی کە عەقلیە زۆر ڕۆشنترە لەوەی کە جەستەیی و مادیە و بە کۆمەڵە بەڵگامە ساغ دەکاتەوە. ئیدۆکس بە پۆلێندەر دەڵێ بەیوان بتوانم ئەوە بکەم، بەڵام یعنی چی بکەم؟ یعنی بتوانم ئەوەی کە هەستەکی نییە بتوانم بۆ ڕوون کەمەوە، یعنی ئەوەی کە تۆ دەڵێ ڕوون نابێتەوە من بتوانم ڕوونی کەمەوە. بەڵام ئەوە بۆ من جێی سەسوورمانە مرۆڤەکان تا ئەو ڕادەیە سادە بن زانینی خۆیان لەسەر دڵنیایی هەستەکان دامەزرێن، ینی لەسەر ئەوەی کە لە هەستەکانیان دڵنیان نایەن خەڵەتیان. ئێمە هۆکاری بەهێزمان بۆ ئەوە هەیە کە هەمیشە گومان لە شتێ بکەین ئەگەر ئەو شتە بۆ جارێکیش ئێمەی بەهەڵەدات. یعنی ئەگەر جارێک شتێک ئێمەی خەڵەتاند ئەوەندە بەسە کە ئێمە گومان لەو شتە بکەین. بۆچی؟ مادام یەک جار ئەگەری ئەوەی هەبوو بمان خەڵەتێنێ، یەک جار توانی بمان خەڵەتێنێ، ئەوە ئەگەری هەیە جارەکانی تریش بمان خەڵەتێنێ. و دەبێت بگەین بە شتێک کە بۆ یەک جاریش ناخەڵەتێن، شتێک کە یەک جاریش ناخەڵەتێن. یعنی چی؟ یعنی ئیمکانی خەڵەتاندن لەو شتانە، ئەگەری خەڵەتاندنیشتیانە. بەس ئەوەی کە جارێک ئێمەی خەڵەتان یعنی چی؟ ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەگەری خەڵەتاندن لەم شتایە ئەگەر پشمان خەڵەتێنە یان نەمان خەڵەتێنێ. یعنی وەک ئەگەرێک هەر لەناو ئەم شتا ئەو خەڵەتانە هەیە. ئەمە لە بینی ئەو شتەی کە بە زەرورەت وایە لەگەڵ ئەوەی ئەگەریە. ئەگەر شتێک بۆ یەک جار بمان خەڵەتێنێ یعنی چی؟ یعنی ئەو شتەیم ئەگەری ئەوەی تایە کە بمان خەڵەتێنێ ئەگەر یەک جاریش ئەمێ خەڵەتان مێ ئەگەرەکەی تایە. یعنی ئەگەر یەک جار ئێمە خەڵەتان دەبێ ئەگەری ئەوەی تایە ملیۆنە
جاری تردمان خەڵەتێنێ ئەگەریشی تایە بە زەوجارە خەڵەتان دەبینن یعنی هەر وەکو ئەگەر دەمێنێتەوە لەبەر ئەوە وەکو ئەگەر دەمێنێتەوە نازانین ئایا دوای ئەوە ملیۆنێ جار دەمان خەڵەتێنێ یا هەرە و جارە خەڵەتاندوونی ئەوە چییە؟ ئەوە هەر جێگەی گومانە چونکە ئەگەرە یعنی ئەگەری ئەوەی هەیە نەمان خەڵەتێنێ و ئەگەری ئەوەی هەیە بمان خەڵەتێنێ دەبێ شتێک بێ ئەگەری ئەوەی نەبێ بمان خەڵەتێنێ ئەنی چی ینی بە زەرورەت خەڵەتێنەر نەبێت چۆن بگەین بە شتێک کە بە زەرورەت بۆ جارێکیش نامان خەڵەتێنێ بەڵام ئەوەی کە بۆ جارێک ئەمەی خەڵەتان ئەڵێ ئەمە بەڵگەی بەهێزمان بەدەستەوەیە بۆ ئەوەی کە بڕوای پێنە بەڵگەکە چییە؟ بەڵگەکە لێرە ناڵێتەوە ئەوەیە ئەگەر یەکێک جارێک خەڵەتان دینی ینی چی ینی ئەگەریە ینی ئەو ئەگەری ئەوەی تایە بمان خەڵەتێنێتەوە یا ئەگەری تایە نەمان خەڵەتێنێتەوە ئەی لەسەر ئەگەری شت ناڕوە ئەی کە تۆ وەکو ڕاستێکم ئەوە مامەڵە لەگەڵ کرد کە نات خەڵەتێنێ لەبەرەوەی ئەگەری هەیە نەت خەڵەتێنێ ئەی ئەگەر تۆی خەڵەتان کەواتە ما اعتمادی ناکرێتە سەر لەبەرەوە دەبێت چی بکەین دەبێت لە شوێنەکە داینین بخێنەکەوان هەتا چی هەتا شتێکی تر هەیە کە کۆمەکمان دەکا ڕێگەل لەوە بگرێ کە ئەمە بمان خەڵەتێنێ چونکە ئەمە لە خۆیان هەرچی دەکا ئاخ دەمان خەڵەتێن دەبێت شتێک بێنین کە خەڵەتانەکەی ئەو ڕاگرێت وە شتێک بێنین زەمانمان بداتێت لەگەڵ ئەمە بڕۆین بەبێ ئەوەی ئیتر ئەو ئەگەرە بکەوێتە ئیش یعنی ئەگەری خەڵەتانەکە کارکە چالاک ببێت یعنی دەبێ ئەم شتە لە ئەگەری نەخەڵەتاندنا بهێڵینەوە مەبەست چیە لەمە ئێستا ئەستێرەیەک مانگ ئەگەری ئەوەی تیانێ بۆستێت لە جوڵە بۆستێت وەکو هەر تەنێکی فیزیکی ئەگەری ئەوەی تایە بۆستێ لە جوڵە بەڵام وەکو بڵێ لەناو سیستەمێکە ئەگەری ئەوەی تیا وەستێنراوە یا ئەگەری ئەوەی بۆ هەمیشە تیا چالاکراوە کە بجوڵێت بە جۆرێک تایە چالاکراوە و ئێمە دەبینین هەر دەجوڵێت ناوەستێت یانی شتێکە بۆ هەتاهەتایی لە جوڵان لە کاتێکە ئێمە دەزانین لە ڕووی یاساکانی فیزیکەوە ئەم کوتلە لە مادە ئەگەری چۆن جوڵەی تایە ئەگەری وەستانیشی تایە لە چیە لە ناو ئەم نظامە فیزیکیەی گردوونە کە حکمی گردون دەبێت یعنی دەبێت شتێک بێنین مەگەر شتێکی تر کە وا بکە ئەگەری ئەوتمان ئەو ئەگەری وەستانی تایە بەڵام ئەگەری وەستانەکەی چالاک ناکرێت ئەگەری جوڵەکەی چالاکراوە ئەگەری خەڵەتانەکە بۆستێنەوە ئەگەری ئەوەی کە هەمیشە ڕاستە چالاکی بکە یعنی چۆن وا بکەین چاو سحری لێ نەکرێت و ئەو ئیمکانیەتە شتێک بێنین بیدەین بە چاو کە چاو ئیتر وا نەبێ بمان خەڵەتێنێ ئەگەری خەڵەتانەکەی نەکەوێتە کار ڕۆشنە پۆلێندەر ئەڵێ من بەڕاستی ئەوە دەزانم گەڕەستەکانمان لە دۆخێکی باشدا نەبن دەمان خەڵەتێنن وەک ئەوەی کە لەوەدا دەردەکەوێ هەموو خۆراکێک بۆ کەسێکی نەخۆش تاڵە یعنی ئەو خۆراکە تۆ شەکریشی بدەرێ ئەو لەبەرەوەی نەخۆشە تامی تاڵی لێ دەکا بەڵام ئەوەی شەکرەکە خۆی چییە؟ خۆی لە خۆیان تاڵ نییە کەواتە هەستی چێشکردنمان چی دەکا؟ ئیمکانی ئەوەی تایە بمان خەڵەتێنە جارێ ئەوەی کە شیرینە بەتاڵ پێمان نیشاندا یان گەشتەکان لێمانەوە زۆر دوور بوون بۆ نمونە کاتێ لە ئەستێرەکان ڕادەمێنین هەرگیز بەو گەورەیەی کە لە واقعدا هەیانە بۆ ئێمە دەرناکەون کەواتە چییە؟ چاویش ئەگەری ئەوەی کەیەکە بتخە بۆ نمونە چاوی منداڵێک مانگ بەقەدەر ئەوە دەبینێ کە بۆی دەرکەوتووە و پێی وایە مانگ هەر ئەوەندەیە مانگ تۆپێکە و دەتوانێت دایگرێ یاری پێ بکە باشە کەواتە بینین دەمان خەڵەتێن واڵومەرجەگەیە وا دەکا کە سحر لە بینین بکرێت مادام سحری لێ دەکرێت بینین کەواتە چییە؟ کەواتە نابێ ئێمە ئەتیمادی بخەینە سەر ئەگەر بۆ جارێکی شەمە بکە یعنی بۆ جارێک ئەگەر بێت و چاو شتێکی گەورەی بە بچووک نیشانداین ئیتر دەبێت نیشانەی پرسیاری بخەینە سەر
لەبەرەوە هەستەکان ئیتر لێرە ئەم هەستە ناکەینە بنەما چونکە تۆ دەتەوێت ئەو بنەمایە بدۆزیتەوە. ئەو بنەمایە دەبێت ناچاری بێت، دەبێت ئەگەری نەبێت، دەبێت بە ضرورەت ئەو بنەمایە ئاوا بێت و ئاوا نەبێت. شتێک کە بوو بە ئەگەری ئەو کات ئێمە ناتوانین چی بکەین؟ بیکەینە بنەما. دوایەوە دەڵێ چی؟ یان ئەگەر بەوەی سروشتەکەیانەوە بە ئازادی کاریان نەکرد ئەوە بە هەڵەماندا دەبن. یعنی یا ئەگەر سروشتی شتێک تێک چوو و بەو شقلەی کە هەیە ئاوا کاری نەکردە چیمان دەکات تووشی؟ بە هەڵەمان نەدەبات. هیچ گرفتێک لەوەدا نییە لەوە دڵنیا بم ئێستا تۆ دەبینم یان من لێرەدا لە باخچەکە کاتێکی خۆش بەسەر دەبم و ڕۆژی ژەڵاتوە بە کورتی هەموو ئەوەی بە شێوەیەکی ئاسایی خۆی دەخاتە بەڕاستەکانم ئەوە ڕاستەقینەیە. یعنی ئەڵێ ڕاستە لە ئەوانە هەیە بەڵام لە عینی کاتی شاشتانێ گەیە باستەکان ڕاستەقینەیە. بۆ نمونە ئەوەی کە تۆ ئێستا لە باخچەیەک دانیشتون تەبان لە لادەیەکن ئێستا ئەوەی تۆ دانیشتوی لەویا ئەوە ڕاستەقینەیە. من ناتوانم ئەمە بە وەهم بزانم. ئێستا من لە باخچەکە پیاسە دەکەم و لێرە کاتێکی خۆش دەبم مەسەر ئەوە وەکو ئەوە وایە ئێستا ئەوەی ئێمە تایە هەن چییە؟ ئەمە ڕاستەقینەیە. ئێمە ناتوانین بڵێن ئەمە وەهمە. ئەمە ڕاستەقینەیە. هەڵێ لەبەرەوە لە لایەکی تریشەوە ئێستەکانەوە نییە ئەوەی ڕاستەقینەیە پیشانمان دەدەن. ئێستا من ناتوانم بڵێم ئەمەوە ڕاستە ئەوەشەیە کە دەمان خەڵەتێنن. ئەی ئەمە یانم چۆن بۆ حەل دەکەیت؟ تۆ دەتوانی ئێستا من هەموو تۆ هەیت و لێرە دانیشتوین و یەکتر ئەمە تاوان ئەمە لێرە دوو شت هەیە ئەگەر لە حەزتان کردبێت. لێرە ئەوەی کە من هەم وجودە یعنی ئێستا کاک بە من وجودی لێرە هەیە وجودی ئەوی تریان من مانگ لە دوورەوە دەبینم بچووکە ئێستا من هەر کاک بە من یا کاک مەغداد کە لە دوورەوە دەیبینم بەقەدر حەجمی خۆی نایبینم. ئەوەی کە ڕاستە چییە؟ ئەوەی کە ڕاستە ئەوە نییە کە ئەو لە ئەوەندەیە وەکو ئەوەی مانگەکە دەڵێ دەمان ئەو هەیە لەوێ. ئەو کتێبانە من لە حەجمی خۆیانە نابین بەڵام ئەو کتێبانە ڕاستیەکە لەکوایە؟ ئەوەن کە لەویا هەن ناتوانم بڵێم لەویانی لەویا هەن بەڵام من چاوم بەو حەجمە نیشانم نادا کە خۆیان هەیە. ئەم دووشتە جیاوازن تەمان لێرە جیا نەکراونەتەوە هەر ئەو دێت ینی مەبەستمەوەیە لە ڕووی ئۆنتۆلۆژیەوە بوونەوە کە ئەم شتە لێرە هەیە ئەمە ڕاستیەکەیە نەک ئەم شتە وەک ئەوەی کە هەیە ئێمە دەیبینین یا دەیناسین یا ئەوە پۆلێندەریش قسەی خۆی کرد ئەڵێ ئەی تۆ چی بۆ ئەمە دەڵیت ئەویان مانزانی ئەی چی بۆ ئەمە دەڵیت ئیدۆکس هەڵێ بەوەی کە پێت بڵێم ئەستەکان لەو بارودۆخانەدا کە خۆشە سەرژنت داون دەمان خەڵەتێنن بەس نییە. بۆچی؟ هەڵێ بەوەی کە پێت بڵێم هەستەکان لەو بارودۆخانەدا کە خۆشە سەرنجت داون دەمان خەڵەتێنن بەس نییە بۆ ئەوەی وا بکەم بێخەم بیت لەوەی هەستەکانن لە بارودۆخی تردا بەبێ ئاگاداری خۆت فریود نادەم. هەڵێ تەناوە نە بەس نییە کە من پێت بڵام لەو بارودۆخانە هەستەکانت دەتخەڵەتێنن بۆ ئەوەی وا لێک ینی تێرگەیەنم کە خەمی ئەوە ینی لەوە نەترسی کە لە شوێنی تر ناتخەڵەتێنن ینی ترسی ئەوەت لا نەمێنێ کە لە شوێنی تر نەتخەڵەتێنن. باشە؟ ئەڵێ ئەوەندە بەس نییە کە هەندێک شت پێ دەڵێم لەویا دەمان خەڵەتێنن ئەی چی؟ تەمان لێرەوە دەچێت بەرەوە ئەوەی کە خاستێتی ئەوشتانەیە لە دوورەوە دیار ڕاستەکان دەمان خەڵەتێنن لەگەڵ ئەو حجەتەی پۆلندەرا کە دەڵێ ئێستا من تۆ هەیت لێرە ئەوەی کە ڕەبتی بەبوونەوە هەیە کە تۆ لێرە هەی ناتوانم بە ڕاستەقینەی نەبینم کە تۆ لێرە هەیت لەوێوە دێت بەرەو ئەوەی کە ئەمەش گومانی هەیە کە تۆ لێرە هەیت ئێمە بتوانین ینی ئەمیش گومانی لێرەکرێت. ینی بۆ نمونە گومان لەوە دەتوانین گومان لەوە بکەین کە ئێستا ئێمە لێرە دانیشتوین هەین لێرە ینی ئێستا ئێوە لەویان ئەو کتێبانە لێرەن دەکرێت گومان لەمە بکرێت کێ دەڵێ ئەو کتێبانە لێرەن. بەس چۆن دەتوانین گومان لەمە بکرێت؟
چۆن بتوانین گومان لەوە بکەین کە ئێستا ئێوە لێرەن گومانی لێ بکەین لێرە بن گومان لەوە بکەین کە ئەم کتێبانە لێرەن ئەم مایکە لە بەردەم منایە ئەم کۆمپیوتەرە ئەلێرایە چۆن بتوانین گومان بکەین ئایا مەجال هەیە بۆ ئەوەی ئێمە گومان لەمە بکەین کەستانی شتێک شک دەبا بۆ ئەوەی ئێمە گومان لەمە بکەین کە ئەم کۆمپیوتەرە لێرە هەیە تەمان ئەگەر شتێکمان دەست نەکەوت گومانی لێکەن یانی چی یانەوە گەیشتین بەشتە ڕاستەقینەکە یان گەیشتین بە بنەماکە شتێک هەیە شتێکتان لایە دەتوانن ئاوا بێت کە گومان لەوە بکەین ئەم کۆمپیوتەرە لێرە هەیە بەڵگەیەکمان هەبێت شتێک وامان لێ بکە کاسکەین کێ دەڵێ ئەم کۆمپیوتەرە لێرە هەیە ها چی نانا چۆن تۆ من گومان لەوە بکەم ئەم کۆمپیوتەرە ئەلێرا هەیە چۆن گومانی لێکەم چی وام لێ بکە دەبێ هۆکارێکە بێ ینی وام لێ بکە کە من گومان بکەم کێ دەڵێ ئەم کۆمپیوتەرە لێرا هەیە کێ دەڵێ ئەم مایکە لێرا هەیە کێ دەڵێ تۆ لە ویایت کێ دەڵێ من لێرام تەنانەت خۆشم لێرام نه ئێستا شتێکم بۆ بدۆزنەوە ڕێگایەک بۆ ئەوەی بکرێ گومان لەوە بکەین کە کێ دەڵێ ئەم کۆمپیوتەرە کە ئێستا لە بەردەم منایە وابێەوە لە بەردەم منابێت و من لێرە بم تۆ لەوێبی ئەم کتێبانە لێرە بن بربەستی چی من دەڵێم سەبەبێکم بۆ بدۆزەرەوە هۆکارێکم بدەرێ بۆ ئەوەی کە من گومان لەوە بکەم ئەم کۆمپیوتەرە لێرە هەیە هۆکارەکەم بدەرێ بڵێ لەبەر ئەوە من دەبێ گومان لەوە بکەم کە ئەم کۆمپیوتەرە لێرە هەیە ینی دەکرێت گومان بکەم کە ئەم کۆمپیوتەرە لێرە هەیە من لێرە هەم نییە هەر یانی بەپی ئەوەی کە ئێوە دێڵێن ئێمە هیچ شتێکمان دەست ناکەوێت کە گومان بکەین لەوەی کە ئەم کۆمپیوتەرە لێرە هەیە یان نییە بەڵێ نه من ڕێک باسی ئەمە دەکەم ئەم مۆبایلە ئەمە دەسم ئەم دەسم کە هەم ئەمەی کە ئاوا دەستی لێرە دەم لەم سیشی دەکەم چۆن بتوانین گومان بکەین لەوەی کە ئەمە هەیە تۆش یەک ڕێگا هەیە مادەم کە شوێنێکی ترا هەستەکان جێگەی گومانن ئەکرێ لێرەش جێگەی گومانن ئاخرەوە بۆ هینەکەی ئەوی تر ساغی کردەوە دووری و نزیکەکە کە بانگەکە بابا ئەوەش دەکرێت فعلەن ئاخر هەستەکان لەوی ئەبزانە چۆنە هەستکردن بە بوونی تۆ لێرە لەگەڵ هەستکردن بە خاسێتەکانت ئێستا فەرزەن لە بچووک و گەورەی مانگەکە چییە حجمی مانگەکە بە بچووکتر لەوە پیشان دەدا نەک مانگەکە خۆی حجمی مانگەکە بچووکتر لەوە پیشان دەداکە یعنی گومانەکە لەویا دروست نابێت کە ئەو مانگە بە ئاسمانەوە نییە گومانەکە لەویایە ئەو مانگە ئەوەندە نییە کە ئێمە دەیبینین چاومان نیشانمان دەدا بەس لێرە دەگەن بەچی بەوەی کە بوونەکەی چۆن بخەینە ژێرمانەوە ئایا هیچ مەجالێکەیە بۆ ئەوەی لە ئێمە شتێکەیە ئەگەری ئەوە دروستکە کە ئێمە گومان لەو شانە بکەین لە خەوا تەبان بەڵێ آخر لەبەرەوەی ئەوسە لە بەردەمایە ئیشی کۆمپیوتەر دەکا ئەوە ئیتر دەزانین کۆمپیوتەرە من دەڵێم وجودی کۆمپیوتەرەکە نەک ئەوە دەکەوێتەوە ناو خەڵەتانەکەی یەکەم خەڵەتانی یەکەم ئەوەیە ئێمە هەستەکانمان ئەم کۆمپیوتەرەمان لێ دەکا بەچی لێ دەکا بە تەلەڤیزیۆنە ئەم کۆمپیوتەرەمان لێ دەکا بە ئەوەی کە تۆ وتت دیارەکی مناڵان کە توزانم جیازێکە بۆ یاری مناڵان بەڵام ئەمەی کە هەیە ئەوەیە کێ دەڵێ ئەم کۆمپیوتەرە و منیش و تۆش و ئەوانی ئەمەی کە ئێستا هەمووی تایە هەین کێ دەڵێ ئەمە وایە ئێمە هەین ئەوە کێشەیەکەیە لەوێ تەبەن خەوەکەی ئەوەی کە دیکارتە دەڵێ ئێمە کە دەخەوین ئێستا دواترەوە دەڵێ ئێمە کە دەخەوین ئێمە لە ناو خەوا ناتوانین
ئەوە جیاکەینەوە ئەوەی تایە هەین واقعانیە هەنکە لە خەوەکان دابنێن ئەمەی کە ئێستا ئێمە تایە دەژین خەوە ئێمە ئیمکانی ئەوەمان نییە کە بزانین کاتێ لەنا ئێستا تایە بزانین خەوە ئەی کەی دەتوانین بزانین خەوەوە خەو بوو کە بوو خەو بوو کاتی نەدەر لێ کاتی نەدەر لەمە ئەو کاتە دەزانین ئەمە خەو بوو یا خەو نەبوو دیکار دەڵێ کێ دەڵێ ئەمەی کە ئێستا تایە هێنەر خەون نییە لە کاتێکا ئێمە دەزانین هێزێکی تر ئێمەی دروست کردووە کێ ئەڵێ وا دروستی نەکردوین کە ئێمە لە ناو خەوە هەر لە ناو خەوا بین بەڵام هەستکەین ئەمانە ڕاستین چ زمانی هەیە بۆەوە چ زمانی هەیە بۆ ئەوە کە ئێمە وا دروست نەکراوین ئەوەی کە وامە بەڕاستی نەزانین لە کاتێکە ئێمە لە خەوات ئەمەمان بینیوە کە ئاواین وە کێ دەڵێ ئەمەی کە ئێمە لە واقعیشا دەیبینین کێ دەڵێ خەوێکی وانە لە کاتێکا ئەوەی کە ئێمەی دروست کردووە ئیمکانی ئەوەی هەیە چی بکە واشمان دروست بکە کە چۆن لە خەوا دەخەڵەتی ئاوا دروستمان کا وەکو کاهێنێکی خەڵەتاوە و ئەمە خەو بێ ئێمە وامان زانی بێ ڕاست ئێمە بەڕاستەقینەی بزانین چی هەیە ئەمە هین کات یانی ئەم گومانە ڕاگرێ چۆن ئێمە بتوانین یعنی ئەمە وا دەکا فعلەن ئێمە ئێستا چۆن بزانین ئەمەی تایە هەین خەوە یا ڕاستەقینەیە ئەمە چۆن بتوانین ئەی باشە ئەوە لێرە بیر دەکەینەوە ئەی لەوێ لە خەوەکە کە لە خەوەکە ئێمە شتانە دەبینین و دەزانین ڕاستەقینەن چی هەیە بتوانێ وامان لێکا لە خەوەکە هەستکەین ڕاستەقینەنی هیچ هەیە تۆ زمانە چییە فەرەزانە ئێستا بۆم نمونە من نەبورێمەوە شتێکم بەسەرانەوە بکەومە ناو خەوێکی درێژەوە و هەروواش وابزانم کە کۆتمە ناو خەوە درێژەکە وەروا دەزانمەوە هەر چییە هەر لەم ژانم من لە ناو خەوەکە وا دەزانم لە ژیانی واقعیە دەژین یعنی چی یعنی ئێمە نمونەیەکمان هەیە لەم بوونە لەمەی کە هەین بەڕاستەقینەی دەزانین نمونەیەکی ساختەشمان هەیە لەمە ئێمە چۆن ئەم ساختە و ڕاستەقینەمان لێ تێکەڵ نەبێ وەجگە لەوە کێ دەڵێ ئەمەیش کە ئێمە بەڕاستەقینەی دەزانین مادام ئیمکانی ئەوە هەیە مادام ئیمکانی ئەوی تر هەیە یعنی ئەوی تر ممکنە مادام من لە خەوە ئەوەی کە هەیە لە دەوروبەرەکە بەڕاستەقینەی دەزانم مادام لە خەوە و ئەوەی لە خەویشە ئاوایە وەهمیە کەواتە ئیمکانی ئەوەژێ ئەمەی کە لە واقعیشە هەیە چی بێت یعنی ئەگەری ئەوەی تایە ئەمیش وەهمی بێت وەکەوەی کەوتم مادام هەستەکانمان جارێک دەمان خەڵەتێنن ینی ئەگەری ئەوەژەیە جارێکی تر بمان خەڵەتێنن مادام من بوونی شتەکان بەساختە لە کاتێکا دەبینم دەکرێت ینی گومان ئەم گوانە دروستکەم دەکرێت تۆ ئەگەر ئێستاش بچیتە ناوخەوە نازانی لە واقعەوە چوتێتە ناوخەوە ینی لە خەوەکە تۆ نازانی لە واقعەوە چوتێتە ناوخەوە تۆ لەناو خەوەکە وەک ئەوەی وایە لێرە بیت ئەی کێ دەڵێ ئەمە خەوەکە ئەمەش خەو نییە و ئەم گومانە لێرە دروست دەبێت بەوەی چۆ بەوەی خەوە بەوەی دۆخێکی تری وجودمان هەیە کە شتەکان تایە هەن بەڵام لە عینی کاتا ئەو دۆخە چییە ساختەیە ئێمە خەڵەتێنراوی ئەڵێ کێ دەڵێ ئێمە خوایەک کە حەز دەکا یاریمان پێ بکە وای دروستکردنە سەر دەمان خەڵەتێنە و یاریمان پێ دەکا تەمان ئەم حجەتەیان ئەم گومانەیان ئەوە دەکەوێتە ناو ئیلاهیاتەوە لە مەوزوعی ئیلاهیاتە حەل دەبێت ینی لە مەوزوعی خوا لە تەملاتەکە دەکەوێتە تەملای وازان سێمە چوارەمە دەکەوێتەوە دیکار دەزانی دەڵێ چی دەڵێ مادام ئیمکانی ئەوەمان دۆزیوەتەوە لە شتێکە کە ناوی خەونە ئێمە لەوێ هەبین وەک چۆن لێرە هەین بەڵام لەوێ بوونەکەمان ساختە بێ مادام ئیمکانی ئەمە هەیە و مادام ئیمکانی ئەوە هەیە ئێمە هەبین و کەچی لەگەڵەوەشا هەین ئەبوونەکەمان ساختە بێ لە ناوخەوەکە ئەوە ئیمکانی ئەوەش هەیە کە ئەمە ئێمە تایە هەین فعلەن ئێمە لە ناو خەوێکا بین یعنی ئیمکان هەیە ئەوەی دروستی کردوین مادام توانیوێتی ئەوە دروستکە یعنی ئەوە لە ئێمە دروستکە کە ئێمە لە ناو خەوە هەموو شتەکان وەک خۆیان ببینین و کەچی ساختن و واش دەزانین ڕاستەقینەیە
ئیمکانی ئەوەشی تایە ئەمەی کە ئێمە بە واقعی دەزانین و بەخەوی نازانین ئەمە شەروا بێ ئێمە وا دروست کردبێت و ئێمە وا بزانین لە ناو هێناین لە ناو واقعین و جایە لە خەو ئەوانە ئێمە لە ناو خەوا بین و ئێمە لە ناو وەکو کائینێکی خەڵەتێنرا و دروستی کردبین یعنی مادام ئێمە جارێک دەخەڵەتین لە خەوا دەخەڵەتین دەکرێ ئێمە وەکو کائینێکی خەڵەتێنرا دروستکەین چونکە ئێمە دۆخێکمانەیە لە ناو وجودمان خەڵەتێنەرە لە ناو خەڵەتاندن دەین مادام دەخەڵەتین ئاوا یعنی چی یعنی ئیمکان هەیە ئەسڵەن ئەمەش کە تایە هەین ئەو وای دروست کردی بێ کە ئێمە بە خەڵەتاوی تایە بین و ئەمە خەون بێ شتێک نەبێ بەناوی ئەوەی کە ڕاستەقینەیە با من نینەکەت بخوێنمەوە تەبان پەرەگرافەکە و کۆتایی پێدێنین وازام تۆزێ گەرمی کردووە ئەڵێ من دەزانم تۆ کەسێک کە تەربینیوە کە تووشی مانخۆلیا بوو بێت مانخۆلیا نەخۆشیەکە کەسەکە تووشی تەواوم دەبێت مەبەستم ئەوانەیە کەوا دەزانن ئینجانەکان پڕن لە ئاو یان بەشێک لە جەستەیان زۆر گەورەیە ئەوانە سوێن دەخۆن کە ئەو شتانە بەو شێوەیە دەبین یعنی هەیە دەستی خۆی لێ دەبێتە هەستەکە سەری زۆر گەورە بۆ یعنی دەڵێ سوێن دیش دەخوا سەرم ئەوەندەیە چونکە واستی پێدەکا سەری ئەوەندە گەورەیە واز دەکا شتێکی زۆر قورسیان کردووە ئەڵێ یا هەست دەکا ئینجانەکان پڕن لە ئاو گۆزەکان بەڵام وانی فەرەزەن چوەتە ئێرە وا هەست دەکا ئەم ڕەفانە هیچی کتێبی تیانی خاڵیە ئەمە تووشی حاڵەتێکی وا دەبێ هەستەکانی ئەین دەکەن ئەڵێ حتمما کەسێکی لەو بابەتت بینیوە کە تووشی نەخۆشیێکی وا هاتبێت مەبەستم ئەوانەیە کەوا دەزانن ئینجانەکان پڕن لە ئاو یا بەشێک لە جەستەیان زۆر گەورەیە ینی مەبەستی چێ لێرە مەبەستی ئەوەی مانوخۆلیایانەیە کی ئەڵێ ئێمە هەر ئاوانین ینی ئێمە ئەمانشانەی کە وا دەیبینین هیچی ئەم شتانەوانە بن و ئێمە وایان ببینین مادام کە ئێمە ئیمکانی ئەومانەیە تووشی ئەوە ببین واشتەکان ببینین بە نەخۆشیەک دەشکریە ئەسڵەن ئێمە هەر وجودمانە و ئاوا بێ ینی ئاوا بێ کەوا دروستکرابین مانخۆلی بین و ئێمە وابزانین ئەم مایکە ئاوایە و ئەمە ئاوایە و ئەمە خۆی لە خۆی ئاوانە بێ چونکە ئەڵێ ئەو کە دەست دەدا لە شتەکەش نییە هەز ناکە ئەوەندەیەن ینی حەجمە عینەکەی خۆی نابینێ فەرەزەن ئەم چەرخە ئەگەر لای ئەو گەورە بێت ئاوا دەستی لێ بدا هەز ناکە ئەو ینی ئەو حەجمەی کە ئێمە هەستی پێ دەکەنەوە هەز بە حەجمە ناکە ئەو هەرچەنە ئاواش بیگرێ هەز دەکا شتێکی زۆر گەورەیە ینی ئەوە نییە کە لە شتێکی لێ گەورە ببێ هەستەکانیشی شت گەورە دەکەن ینی بە هەستێکی گەورە هەستی پێ دەکا نەگەوەی ئەگەر دەستی لێدا مشکلەکەی حەل بێت فەرەزەن ئەم چەرخە دابنێ بە شتێکی بە کووپێکی گەورە دەبینێ کە چوو دەستی لێدا ئەو هەست ناکا کە دەستی لە چەرخێکی شتێکی بچووک داوە دەکات دەستی لە کووپێک داوە یعنی چی یعنی دۆخێکە کە فعلەن هەموو شتەکان وا دەبینێن کە خۆیان نین و ئەم کەسەش ناتوانێ وانەیان بینێ وا هەستیان پێ نەکا یعنی هەستەکانی هەمووی وای پێ دەڵێن ئەلێرا دێ بڵێ ئەگەر شادێ هەستەکان ڕاست بێ ئەگەر ئەوە هەستەکانی شایەتی دەدەن بۆ ئەوەی کە ئەو شتە وایە هەستەکانی شایەتن لە عینی کاتی شاو شتە ئەو بۆ ئەو وایە خۆ لە خۆی ئەو شتە وانە تەمان ئەمە بۆ عینەکەش دروستە بۆ مۆزۆی خەوەکە و وجودەکەش دەتوانی هەر بێنیتەوە ئەو تەنها بۆ ئەستەکان دێنێتەوە ینی دەکرێت فعلەن ئێمە ئەوە نیە دەڵێ وەکو کاینێکی خەڵەتێنەر وەکو کاینێکی خەڵەتێنەر دروستی بکردینایە ینی وەکو کەسێک کە تووشی ئەو نەخۆشیە دەبێت دابنێن کە ئێمە وا دروستکراوین کە ئەو نەخۆشیەمان هەرتیان بێت ئەو کاتە چی دەبوو ئەو کاتە هیچ شتێکمان وەگەوەی کە هەیە نەدەبین ئەی باشە کێ دەڵێ ئێستا ئێمە ئەو نەخۆشە نین ئەمەی کە ئێمە وای دەبەست پێ دەکەین ئەوەندەی ئەوەندە بێت کێ دەڵێ ئەم عینەکە ئەوەندەیە کە من ئێستا هەستی پێ دەکەم هەستەکانم پێم دەڵێن کێ دەڵێ کە فعلەن بەم نەخۆشیەوە دروست نەکراوی بەچی حاڵەتی سەرخۆشی دروستە ینی کێ دەڵێ ئەمەی کە ئێمە بەڕاستەقینەی دەزانین سەرخۆش نین ئێمە هەمیشە سەرخۆش نین ینی ئیتر ئەوە فعلەن ئەمە ئەوەیە کە هەموو شتێک وێران دەکات هەمووی وێران دەکات ئیتر تۆ دەست لە بنی ئەمانەکەەوە دەدەێت ئەگەر نتوانین ئەو ئەگەری لە خەوابوونە ڕابردین چۆن نتوانین بڵێین عەقڵ وشەکە
يعني وانت وشتي بيسوانية يعني عقل إيش ناقة يعني وهي ما بي أو أجر عقلها أو أجرها بالرب ئەو ئەگەرە ڕناگری تۆ دەبێت بگەیتە شتێک کە ئەسەر ناتوانانی گومانی لێکەیت نەک ئەگەرەکە ڕاگری ئەگەر بەچی ڕدەگری ئەگەر تۆ شتێکت نەبێ کە گومان هەڵ نەگرێت چۆن دەتوانی ئەو شتێک ئەگەری ئەو شەر ڕاگری کە گومانی تیاوێت عقل ما بيجمان هم آخر عقل جاري نيتو عقل كوا جاري تو دبي عقل او كاتتو عقل او هيك حقيقتك واشكارك اشتيك غبان الله اغري تو دبي بغي تشتيك ناتواني غماني لك وكو شلون ما ندتواني غمان كاين دقين دبي بغي خالق كما حرشي بكاي ناتواني غمان كاين كجيشينا او خاله او كاتتواني نم غمانانا شارع سكي يعني بشتكي ترتو دتواني يعني بوي كيقينيه بس لاستا كي اما نجيشونه تشتا يقينيه كا غواني چي راده بي هذه راي كرب زان راده جدي هي هيش راي ناكري يعني تو بلا من دزانم اوا تو تابعني بلا دزانم منش بيد دلم كي دله تو سرخوشني كي دله تو منو تو ما خولي نيم اوا دوز نكراوي ام شلون بروا بكم ام دي ومن ناتو أنا بهيش تكمني وصاخ كم هو أو صاخ كم هو كمن ما خوليني وسرخوشني ناتو أنا مساقي كم يعني هاد وكو شون سرخوش يقلكاتي سرخوشيا يا كسك لكاتي خواناتو أنا لخواكا ساقي كاتا وهاي منيش استليرا ناتو أنا مو صاخ كم هو كأواني دبر ود بيتو بجيبه إلا أنا دبر بجيبه وخا دبي بقي بخالك كممكن يا جمان لا هيج لا يكونات واني جماني لك يعني جمانة كان فريدة ده أو أنا استاد شون بوم أدي بعقل كوا عقل شون لا يدريت يا سمنا رخون خريكة يتر جمان ده كم خريكة استكم كده لا لمقع كده لا مخونية من ده بس كي اما ناشي نام شو انا بويا اما يعني نايلين جمان بكين اما نايلين نام دو خوي جرين ده ترسيم يا استاذ فعلا توزي كتير بروين لو انا خطر بيزور خطر يعني يا كمان بقى اما دبي اما مجازفي اما بكين مشينا كادتشيت اما يدلن بكيت وشات دبي هو كريكا يتر اما زياتر بروين يتر بروشات يا كدورينا شيت اشتواني اما طبعا بس اما يا بي واوادل يعني يستيما فعلا لدوخة كاين هز بقوانا كده كاين وام دوخة قرنقا اما كاس ايوات يا هن كتايا ستينا كوتو اما قرنقا اما اساسا كاين وفعلا اوي كمان دمويس لما انا بي بقين سكان نبو اما هستبو كيسلاتانا وزوري نمو لقل كاكشاوش باسم كلمة بشتكي زور قرنقا يا شون بقين بوان بيكو بقين بشان يعني بيبينا نكا باسي كم بويان حكاياتي كم